What about food? Stop population.
Oh. Oh. Oh.
Foto. بس حاضر بن بۆ دەستپێکردن. مايكي أولى هيدا
حوزبانم زبانی لاڵی منە حوزبانم زبانی لاڵی منە بێزبانی زبانی حاڵی منە ئێستا بیری شەراری کۆنی خەیاڵ خۆشەویستی شەوی ویساڵی منە لە فەزای ئاسمانی ئەشعارە فکری ورد ڕۆژی بێزەواڵی منە بیری ورد و معانی تازە لە سەمای شێعرما هیلاکی منە ڕوبەڕووناکی تەفەکر ئەڕۆم لەفزی ئەشعاری من هیلاکی منە با حرامیشی تێبگەن نووری شێعرەکانم هەموو حەڵاڵی منە کاتتان باش بەڕێزان بەخێر بێن بۆ ئیڤێنتی تایبەت بە ڕۆژی زمانی دایک زۆر بەخێر بێن بە خێرهاتنی بەڕێز دکتۆر هەواڵ ئەبوبەکر پارێزگای سلێمانی بەڕێز کاکئازاد سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی زۆر بەڕێز کاک سەرکۆ ئەندامەی پەرلەمانی کوردستان بەڕێزان سەرۆکی زانکۆی سلێمانی و سەرۆکی زانکۆی گەشەپێدانی مرۆیی زۆر بەڕێز یادبەدەرانی سەرۆکی زانکۆ ڕاگرە بەڕێزەکانی بەشە جاجاکان بەرپرسانی حیزبی حکومی زۆر بەڕێز دکتۆرە بەڕێزەکان و مامۆستایانی زانکۆ بەڕێزان هونەرمەند و نووسەران و ڕۆشنبیران و میدیاکاران و وەرزشکاران جیانە بەڕێزەکان لە هەر شوێنێکەوە هاتوون بەخێر بێن سەرسەر و سەرچاوی ئێمە هاتن ئامادەبوونتان خصوصیتانە بۆ زمان و گەشەکردنی نەتەوەیمە بەڕێزان ئێستا کاتێک بە پێوەڕا دەوەستین بۆ یانی پارتی شەهیدان بەڕێزان بیستوەیەکی دوی هەموو ساڵێک تایبەت کراوە بە ڕۆژی جیهانی زمانی دایک ئێمەش وەکو نەتەوەی کورد بەهۆی ئەو منداڵانی کە لە مێژوودا ڕوویان داوە مەترسی لە ناوچوونی زمان و کلتوری نەتەوەی خۆمان لەسەرە بۆیە ئەلپیسەرشانمانە بە بەرزمانکردنی ئەم یادە بەکردنی کار و شارەکەیەکانمان تاوەکو بەزیدووی زمان و کلتور و نەتەوەی خۆمان بپارێزین. ئێستاش وتەی پێشکەشکردن پێشکەش دەکرێت لەلایەن ڕاگری کۆلێژی یاسا و ڕامیایی بەڕێز پرۆفیسۆر کەنعان بابفەرمێن. ناوی خۆی گەورە و میهرەبان بەڕێز دکتۆر هەواڵ ئەبوبەکر پارێزگای سلێمانی بەڕێز کاک ئازاد محەممەدەمین سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەڕێز دکتۆر مەریوان ئەحمەد ڕەشید سەرۆکی زانکۆی گەشتپێدانی جۆگەری بەڕێزان پارێزستان تایبەت بەم ڕۆژە مامۆستایانی بەڕێز میوانانی بەڕێز هەرکوێک خوێندکارانی بەڕێز بە ناوی کۆلێژی یاسا و ڕامیایی و مامۆستایان
چوارچوبی پرۆسەی خوێندنی تایبەت بە خۆیان بێگومان ئەمڕۆ بەنسبەت هەر زمانی دایک و لە جیهانزاکردنگە بەنسبەت علمی کوردەوە بێگومان گرنگێکی زیاترەیە بە حکمی ئەوەی هەمیشە ئێمە بە درێژایی مێژوو لە ژێرهەڕەشەدا بوون بۆ سەمینەوەی زمان بۆیە سپۆرتکردنی ئەم جۆرە ئیڤێنتانە بە دڵنیاییەوە دەچێتە چوارچوبەی بەهێزکردنی بەردەوامبوون و ئامادەیی زمان و نەتۆیمان سپاسی ویلایەتانەکەی ئامادەبوونتان بۆ سپاسی بەڕێزی پانەلستەکانەکەی سپاسی تیوی هۆنەرمەندانەکەین کە ئەمڕۆ ئەم بابەتەی ئەمڕۆ ئیڤێنتە دەڕازێنەوە و سپاسی میدیاکارانەکەین کە بەری ئەم ئیڤێنتە ئەمڕۆکەن جارێک تر هەولا بەخێبێن بەو هیوایەی کە ئەم ئیڤێنتە بێتەمایی ئەوەی زیاترکردن بە زمانی دایک و بە زمانی کوردی بۆ ئەوەی زیاتر بتوانین بەرەو پێشەوە بڕۆین بۆ پێگەی زمانمان بێگومان لە چوارچوبەی دنیا و لە چوارچوبەی ناوچەکەدا پارێزراو بێت هەولا بەخێبێن بۆ سپاسان. سپاس میوانە بەڕێزەکان چالاکیەکانی ئیڤێنتی ڕۆژی جیهانی زمانی دایک بەڕێوە دەچێت لەلایەن ڕێکخراوی هونەر عومەر سوچی و هەروەها ڕێکخراوی چالاکی و لاوان تۆڕی میدیایی هەتوانی کوردستان. چالاکیەکانمان پێکهاتوون لە پانێڵێک بۆ زمانی دایک، دواتر کۆفی برێک، پاشان ڕاستەوخۆ دەگەڕێنە وڵاتە بە بەشداربوونی گروپی میوزیکی فۆلکلۆری مەخفی. ئێستاش بانگێشتی زۆر بەڕێز سەرپەرشتیاری ئیڤێنت مامۆستا هاوژین دەبێت بۆ پێشکەشکردنی موسیقیبات فەرموو. بەڕێز دکتۆر بەڵۆزەفێر پارێزگار سلێمانی، بەڕێز کاندازار سەرۆکی ئەنجومەنی پارێزگا، بەڕێزان سەرۆکی زانکۆی سلێمانی و سەرۆکی زانکۆی گەشەپێکانی مرۆیی، دکتۆرە پارێزەکان، ڕاگری کۆلێجەکان، مامۆستایان، خوێندکاران، لێپرساوانی حیزبی حکومی، هەموو ئەومەمانە بەڕێزانی کە هاتوون لە هەر شوێنێکەوە هاتوون بەخێرهاتن بۆ ئیڤێنتی ڕۆژی جیهانی زمانی دایک. دیارە ئامادەبوونتان هەیە هەر بۆ خۆی ڕێزگرتنە لەو زمانەی کە چەندین ساڵە ئێمە خەبات دەکەین و تێدەکۆشی دەبێنەنگا بۆ ئەوەی بەزیبووی دیاربوونەوە. سەری ڕێز و نەوازش بۆ تەواوی ئەو شەهیدانەی کە سەری خۆیان بەخستکردە پێناوی زمانی دایک و نەتەوەکەمان، سەری ڕێز و نەوازش بۆ هەموو ئەو کەس و لایەنانەی کە ژیانی خۆیان بەخستکردووە و تا ئێستا بەردەوامن بۆ ئەوەی زمانی نەتەوەیمان، زمانی کوردی بەرەو گەشەکردن و بەرەو پێشەوە بچێ هاوشان لەگەڵ زمانی نەتەوە جیاوازەکانی دنیادا. ئەم ڕۆژە تایبەت نییە بە زمانی کوردی، بەڵکو ڕۆژی جیهانی زمانی دایکە، واتە ئێمەش هاوڕێ لەگەڵ زمانی نەتەوە جیاوازەکانی دنیادا بتوانین ئەم ڕۆژە بەرز ڕابگرین کە ئێمە وەکو کورد هەمیشە هاوڕێ بووین لەگەڵ نەتەوەکانی تر و دۆستێکی باش بووین بۆ نەتەوەکانی تر و هەمیشە بەوە ئاشناین کە ئێمە دۆستایەتیەکی زۆر باش ئەگەین کە دۆستایەتیمان بکەن. بۆیە ئەم ڕۆژە ڕۆژی جیهانی زمانی دایکە، واتە جیاوازی نییە لە نێوان نەتەوەکاندا بە هۆکاری ئەوەی ئێمە هەڵگیری زمانی کوردی. بۆیە ئەمڕۆ پانێڵێکمان ڕێکخستووە بۆ ڕۆژی جیهانی زمانی دایک. ئەمەوێت ئاماژە بۆ بکەم لە چوارچێوەی وانەکانی ئێمەدا کە وانەیەکمان هەیە ئیڤێنت بەنەژێن قوتابیانی زانکۆی گەشەپێکانی مرۆیی لە بەشی دیپلۆماسی، لە بەشی یاسا و ڕامیاری کە زۆر سپاسی دکتۆر بەڕێزەکانەکەین ئەو هەلەیان بە ئێمە بەخشی. ئیڤێنتێکی هێندە گەورە لەسەر ئاسی شاری سلێمانی، پارێزگای سلێمانی، دواتر لەسەر ئاسی زانکۆی گەشەپێدان بەڕێوە ببین و ئەو متمانەیان بە ئێمە بەخشیوە و ئەمە یەکێکە لەو سیستەمانەی دنیا کە ئێستا قوتابی سەنتەر بێت بۆ ئەوەی بتوانێت لە داهاتوودا دوای ئەوەی کە تەخەڕوج دەکات بتوانێت لەناو کۆمەڵگەدا خۆی بدۆزێتەوە و هەریکاری باشی دەست بکەوە بۆی بڕەخسێنرێت. دەستخۆشی بۆ ڕێکخەرانی ئیڤێنتەکە کە لەگەڵ مندا گروپێک خوێندکار لەشکرێک لە مامۆستایانی زانکۆ ئامادەیانەیە. جارێکی تر سپاس بۆ ئامادەبوونتان، هیواداری ئەمڕۆ پێکەوە بتوانین زیاتر گەشە بە زمانی کوردی بدەین. لە ڕێی پانەڵستە بەڕێزەکان زۆر سپاسیانەکەی کە لێرە ئامادەن و هەروەها لە ڕێگەی گروپی مەحفیەوە بتوانین خۆشیەک بە ئێوەی بەڕێز ببەخشین. سەری ڕێز و نەوازش سەری ڕێز و نەوازش بۆ تەواوی شەهیدانی کوردستان، ئێوەش هەر سەربەرز و شاد و ئاسوودە بێت.
زۆر سپاس. زۆر سپاس مامۆستا. ئێستاش پێشوازی لە یاگدەری پرۆفیسۆر دکتۆر ئەحمەد عومەرباری دەکەین بۆ بەڕێوەبەری پانێڵ با بفەرمێت. ساڵتان لێبێتم کاکان باش زۆر زۆر سپاس بۆ هاتنتان. بەندە وەکو مامۆسای ئیڤێنت مانجمێنتی ئەم دەرسە ئەم ئەرکەمانە کە زۆر لەسەرشانی خوێندکارەکانمان هاتنی بەڕێزان و ئەم ئیڤێنتە بۆیە ئاماژەن بۆ ئەوەی کە سەرکەوتون یاخۆ سەرکەوتووی وا دەکەوێت کە سەرکەوتون و هیوادارم لە بەڕێکەکان کرا بەردەوام بوو سەرکەوتون. لەبەر گرنگی ئەم ئیڤێنتە و ڕۆژی زمانی دایک بڕیارماندا بە پێوە پێشوازی لە پانێڵ سەبارەزەکان کرد. داوا لە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر عەبدولجەبارەکەی بافەرمێت. داوا لە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر بێسوود حەسەنەکەی بافەرمێت. مامۆستا لە زانکۆی سێلانی و مامۆستا لە زانکۆی دەفتەرخوێندانی بوو. هەروەها داوا لە بەڕێز دکتۆر مستەفا ئەکەی لە زانکۆی شەرموو مامۆستای کۆدۆلۆژی زمانی کوردیەوە. زۆر سپاس. سەرەتا دەست پێکەین لە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر عەبدولجەبار گەڕانەوە بۆ زمانی دایک. کاکتۆر مەست گەڕانەوە بۆ زمانی دایک چییە؟ ئێمە بە زمانی دایک قسەکەین ئێستاکە. پشتی ئەم قسانە چین ئەگەر بۆمان باسی تۆ هەروەها بێسوودمەندین بە باوەڕ. بابەتێک پێشکەشم دەربارەی زمانی دایک ڕاستی بۆ گفتنیشی زۆر باشە بین ئەم ساڵ بە تایبەتی بۆ زمانی دایک و بەرەوپێچوونی ڕۆژی زمانی دایک ئەوە جێگەی خۆشحاڵییە ڕاستی. بەڵام ئەگەر کورد بیتوانێت زمانی گرنگی بە زمانی دایکی کردایە بە ستراتیژی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی و کەلتوری بۆ دەبوونەیە کابی زمانی دایکمان نەکەوتەکە باشە لەو پێشکەشکردانی کە مێزان ئەوەی نیش مامۆستی بەڕێز لەسەر مەنسەکە وایان کرد کورد خەریکە و دەور لە تووشی ناوی نادێن نەخۆشی بەس کێشەی دیگلۆسیای کەوتێ و دەور لە خەریکای مالی بەجوود زمان وشەی بێگانە زۆر زۆر دەبڕی ناکەچی وشەی بێگانە لە ناو زمانی قسەکردنە ئاسایی یا بەرامبەر بەوەی کە لە نووسینە ئێمە وشی بێگانە بەڕێکردین. ئەم دیگلۆسیایە ئەم جوود زمانیە پێوەستە بە جۆری خوێندن و پەروەردەی ئێمەوە دیارە لەگەڵ ڕاگەیاندنەکانمان ئەوای کردووە کە ئێمە سایکۆلۆژیەتمان بەرامبەر بە زمانی خۆمان تووشی کێشە بێت. سایکۆلۆژیەتی زمان چییە؟ ئەوەیە کە ئێمە لە بەرامبەرگرتنی وشەیەکی خۆمان لەگەڵ وشەیەکی بیانیە بێگانەوەی گیراوە وشە بیانەکە ئەبێ بە یەکەم ئەوەی ئێمە بێتوە لەناو مێشکی ئێمەیە ڕیزبەندیە بێ سۆرتێک بێ بۆ وشە دروستکردن بۆ وشە ڕیزکردن بە پێی سیماتیکەکەی بە پێی گرنگیەکەی هەستەکەم کورد خەریکی تووشی ئەم دیگلۆسیایە بێت ئەم جوود زمانیە بێت لەوانەیە سابێ خۆشی دیگلۆسیا بەکاردێنی بەڵام لە ڕاستیە زار بەکارهێنانی زارەوە جیاوازە لە وشە زارەوەی من لە بەشی کوردیش چەندان زارەوەمان هەیە کە جاری ئینگلیزیەکەیەتی ڕێو مامۆستایی زمان و ڕەوان لێدەن دادەریش ئێمە و کێشەیەمان هەیە بەڕاستی ئێستا خۆشبەختانە هەر لە وەزارەتی پێشمەرگەوە هەر لە کۆلێژی پەروەردەی وەرزش لەلایەن بەڕێز دکتۆر هاوکار و کۆمەڵێ هاوڕێی تر و دکتۆر ئەحمەد بەهادینەوە
هەوڵی ئەوەیە کە زاراوەکان بکەن بە کوردی هەوڵی ئەوەیە زاراوە لەوانەیە سنووردار بێ بە کوردی کردنی زاراوە بەڵام ڕاستیان ئەوەیە کە ئەبێ هەوڵی بۆ بێن هەوڵی ببین و باوەشمان بۆ بێ کە زمانەکەمان دەتوانایە وەیە من لەم ڕواقەیەوە شنەوەی سەرکارە من بۆ گەڕانەوە بەکارێنەوە پێش ئەوەش من لە داوای لێ کردم دیێڕێک بڵێن بۆ زمانی دایک و زمانی دایک جگە لەوەی کە هۆکاری بە نەتەوەبوونی ئێمەیە ئاڵنەرێکی ئەوەیە کە ئێمە بەنەتەوەیە هەژمان بکەینەوەیە وتومە زمان نیشتیمانەکەشمانە ئەمڕۆ کردەوەیە پێشتر لە زانکۆی سلێمانی خۆی بۆ زمانێکی نیشتیمانەکەشێتی لەبەرەوەی ئەگەر لە دێژای مێژوو دایکیشدا بێن زمانەکەی جغرافیەکەی سەرمان دۆست ئێستا کۆمەڵی سیاسی ئەمە دەوروبەری ئێمە هەیە پێی وایە کە ئەگەر سەربازێکی لە خاکی وڵاتی تیشا ئەو ناوێنێ شەریک بە ناوی زمانی ئەوە شەریک ببێت ئەو خاکەی ئێمە کاتە ئێمەش لەشووی ئەم جغرافیایە زمانی کوردی بەکاربێنی واتە ئەو خاکەی ئێمە و هەرچیەکیان کردووە ویستیانە زمانەکە سەرمێنەری جغرافیاکە نەبێت بۆیە کێشایە لەگەڵ وشی کوردستانە هەیە لەوانەیە بیانەوێ تەنانەت لە هیچ بۆنێکی ئێستا باشترە قسەکەی هیچ بۆنێکی شانترانت زمانی کوردی ڕێگەی پێدراوە هیچ ڕێگەی پێدراوە سوێنی پێ سوێن ئێتە بزانێت کورد نەیتوانێت لە هەرێ پارچەیەک ئەڵەتەبێتی زمانەکە سوێنیشی پێ بخۆێتەوە دیژی مرۆڤایەتیە و دیژی عینیشی تەنانەت لەبەرەوە پێشەوەی کەم پێم سەر زمان ئایا بۆی ناوێت دەڵێنەوە بۆ زمانی دایک ئایا کەواتە ئێمە زمانی دایکمان جێشتووە ئێمە تێمان پەڕاندووە تەک پێناسی کورتیەوەکەم مامۆستای بەڵێنجێ بەبەی گفتوگۆ بۆ لەسەرێکین ئایا زمانی دایک خۆی چییە؟ زمانی دایک ئەو زمانەیە کە لە دەرەوەی بۆ من لە ناوەڕاستی سەدەی بیستەمە ئەوە سەرمێنراوە کە زمان دەستگای زمان ناو مێشکانێت چۆن لە ڕووی بایۆلۆژیەوە دەستمانێ قاچمانێوە لەمانێ زمانی پەشێکە لە مێشکی مرۆڤ بەوە لە ئاژەڵان گیان بینەوە شوێنی پەیوەند بە زمانمان بەزەم شوێنە سەرمێنەری مرۆڤبوونی تۆیە مرۆڤبوونی منە نەک سەرمێنەری ئەوە بێت کە تۆ ڕاستە بە دیێنەی لە ڕووی بایۆلۆژیە تۆ کورد دەدەیت بەڵام ئەوەی ناو مێشکی ئێمە سەرمێنەری کورتبوونی ئێمە نییە ئەگەر هەنێک جیاوازی جەبێت لە نێوانی منە لە فاسرەوە عەرەبا لە ڕووی دەماگە و لە ڕووی ئۆرگانی ئاقاوتمانەوە لە ڕووینی هەنێ دەن ئەوە سەرمێنەری ئەوە نییە کە من بە کوردی لەدایکە من تەنیا بایۆلۆژی دیێنەی دەتوانێت سەرمێنێ ئەگەر بچینەوە بۆ کۆنتیژەن ئەوەش نەی سەرمێنێ بەتایبەتی ئەم ناوچەیەکە تێکەڵا گەلە گەل کەم نەتەوەکان نەخشەیەکی نەتەوەکان جار زمان ناتوانێت بە ئێستاییکی بێتەوە ئەتوانم بڵێم کوردم بەڵام بمبەرەوە بۆ مێژوو کە ڕێزا خەریکی ئەوە دیێنەیەک بۆ لە مردوەکانەوە گیراوە بۆی دیێنەیەکی من سەرمێنێ ئەم ناوچەیەکەڵا ڕێزا منە زیاتر ئێوە بینم هەرسی شێوەشی قوڵبان بکە هەر یەکۆی زۆرێک لە باڵایە لە قژیە لە ئەوەیە بەڕاستی دیێنەیەکەمان سەرمێنەری ئەوە نییە زمانەکەمان لە ئێستاە سەرمێنەریەوەی کە من کورد بووین هەمومان کوردی زمانی دایکمان کورد ئەو دەستگایەکە لە ناوێژمانەیە دەستگایەکی بەتاڵە سیدیەکی بەتاڵە ئێمە بە زمانی دایک بێتینەوە دایک یەکەم پەیوەندیە لە ڕاستیە بۆیە یا خۆی دایک کوردی بێتەوە زمانی دایک نیە پێشە دایک نەبێ زمانی دایک کاتە زمانی ئەتەوەتیە نە زمانی دایکمان وترە بێتەوە لەوە هەری پێی وایە دیالێکتی ژەن زمانە لەبەرەوەی ئەورامیەک لەگەڵ دەوروبەرە فێری ئەورانیە فێری مانجی نابێت ئەگەر وایە لە دەوروبەرەوەی ئێمە زمانی دایکماوە بگین ئەگەر دایکیشی کەسە دایکیشی نەبێت باوکیشی نەبێت دەستناوشم یەک
ئەژی زمانی دایک بووە جا لە نێوانی ئەولامەیە ئەگەر پێی شەپۆلێکی بێتەوە کە ئەم سەرێتی خواردوێتی فرمان ژوورۆکە سەروێتی ئایا ئەم تێکیش هەیە واتە تێکسیکردنیوەی ئێمە خوێندن زمانی ناوخێزان مەرج نییە زمانی خوێندن بێت ئێستا دەیان لێکۆڵینەوە هەیە بەوەی کە میسریە مەغریبیە جەزایریەک سۆماڵیە لەگەڵ زمانی ستانداردە لەگەڵ زمانی فەرمیە جۆرێک لە جوود زمانی بۆ نازانێ لە هەنێشتی زمانی ستاندارد و یان زمانی فەرمی تێ ناکات لەبەرەوە خەریکە لە نیشتیمانی عەرەبیشە دیالێک کە زارە بەس زارە و پێڵەن زاراوە خەریکە ئەوە زاڵە بێبەستە یان گەشارکە بەرامبەر بە زمانی ئێستا لەلای ئێمەش دیالێکتی ئەولامیزاری پێمانی ژولوو لە گەشارە پێمان خۆشە لە گەشار بێ لە گەشار بێ ئێمە بڕۆ لە زمانی دایک دەبێت بەرگیۆتی کە دیالێکتیش زمانی دایکە شایەتر ئەو مناڵە لە کوردە بیبە بۆ بەریتانیا زمانی پێبە لەگەڵ دەوڵەتی کوردی بۆ دروستنەکەی بە ئینگلیزی زمانی والله خو من جاي نجم جاي نجم قريزا والله ما كانت زيادة بين الزمان بس جاي نجم كل شيء قرأوا الزماني أو كان تقول كزماني كرديو كزانس تحقيق إما لسلم على زماني كرديو كزانس تحقيق نوبوي لباري زماني إما هجموني زماني إما كارجراي زماني إما مستمر أجر زماني إما زماني زانس نبي نتوان زي كبيرس نتوان فلسفة كبيرس نتوان ميشو كبيرس نتواني دانس بيولوجي كبيرس تبي بخوتي كلامنا نتوان هجمون كبيرس خوش بختاری استعمالی زوری بوی که در رخاوکان و کزمانی دایک بی بزمانی دایک بوی راستی بوی که هجمونی میلیون کاری لم يجوا لما كانوا بيجوا كمان توش عيالي ملاذي تابعوا لمي تحقيق النووي أو زمان ما نقدر قدر تحقيق كل يوم تحقيق النووي مسيني كزوج الله بعد كعادة أجل بولنا أدبكا زمان كل يوم برابر ببالاي زمان فارسي عربي بالبشتي كوي أجل نبأ نبي بوداخي أدبي بونس يوم ده تحقيق النووي بعد ما يقولون الشلل بس كل لما نادي لما نلاقي سيدي لما قولي سلمان كزماني كنت أتوانا دقي أدبي بالنسبة له سرش لك أول دنا اليوم نعلم بمرجع أدبي هما كم سلم أول كان عادي بيدوسيوا وأكيد كتجيه به نادي كعلى امتحان خوي مقصود لعم داواتك كزماني كنت بكالينه والمسلمين أدبي بس يوي زمانك داخل كاتو نجم بس امتحان خوي امتحان زمانك هو دقي كباوايا براسي ادبيات كلاسيك يعني ادبي باوا كلاس هاي كلاس براسي هو بس يوي كباوايا كنت تواني زماني كردي بو روتي شباوا بكالبينه الدنيا يو تواني سلشو انت امريكا نادي ليجي كشابو عشان وقت يقولينوا وكانوا سلمان إيما بقولينوا وكسان شلوكو زمان شلوكو توما حمافي زماني كرديوكو زمان موسيقي يقولينوا زمانواني تحقيق الدواء يلا شأني ويقولن يوت السياسة ده السياسة شيء كمية يزداد لدينا زماني موسيقي كردو عجب كانوا شيئا متحقق الدواء زمانی کردی و بوی توانه میشی موسیقی توا بس مانی هر چون توانی زاراوی بتونی لبایی میشو بارکانتی اگر اما بکیه بدونیایی و نیم گرایی دو بزمانی داری دو اگر لبار هدی اما زانی بو اگر اما بکی تحقیق نوکمان اساس زمانی انگلیزی بو زمانی انگلیزی بشونی اگر زمانی انگلیزی هجمونیه به نتوانید
زمانی پێات پێپەڕیوە ئێمە لە ناوخۆی کوردستانە هیچ دەبێت لەمەیکە ئەم دەسەڵاتی ئێستا هەمانە ناوی هەرێمی کوردستانە لەما ئێمە بتوانین زمانی کوردی فەرید بێنین دیتین بە دامودەستگاری وا سەردەرە دابنین بۆ فەرهەنگ نووسینەوەی فەرهەنگی کوردی بۆ ئەوەی ڕاگەیاندن و بوارزانستەکانی تریش یارمەتیگە و دەستگایە وەرگرن مەرجە ئێمە بۆ ئەوەی یونیڤەرسیتەیەکیش بۆ تێپەڕینی ئەو شانی ئێستا بەڕاستی ئێمە وشەی ئەو شانی کە لە ڕاگەیاندەکان دەرێت بۆ فرتەرێکا کەم ناپەڕێتاوە بێت بۆ ئەوەی کە ئێمە هەستکەین بۆ بەرامەی کوردی لێ و لەگەڵ لۆژیکی زمانی کوردیا ئەگونجێ ئەگەر پێویستە ئەژمونەکانە کرێتەوە والله كانت لبل بابەتەکەم بە گشتی پێشکەشی لەبەرەوەی لە ڕاستیە ڕێزانی پێدانیشتون داموو وارەکانی تایە هێڵێک کێشم بۆ ئەوەی لەناوی هێڵەیە هەر زانیاری بەم لەسەر زمانی دایک زمانی دایک ئەگەر زمانی لە دەرەوە بێت جڵاوی بەدەست خۆمانەوەیە چی بچێنی دڵنیا بە ئەوە ماوەی چاندمان دیارە باش بۆ یەکەم گەیشتین و سەرکەوتوو بوون و هەڵگیربوون خۆشحاڵ بەڕێزان چوونە سەر بابەتی ئاڵنگاریەکان سەودەکەم کاکتۆر مستەفا باس لە ئاڵنگاریانە بکات کە یەکێکەوانە کە پەیوەندی بە نووسینەوەی زانستەکان بە زمانی کوردی لە ڕاستیە ئێستاکە ئاڵنگاریەکە بۆ هەموو نەتەوەکان لە دنیاە بەهۆی هەژموری گۆڤارە زانستیەکان و هەروەها ئەو بڵاوکراوانی کە بە زمانی ئینگلیزی نووسێن یعنی ئێستا ئەسکەندەنافیەکان لە ژێر کاریگەری زمانە لە کاتێکا وڵاتێکی سەربەخۆ و پێشکەوتوو خاوەنی ئابووریەوەن بەڵام بەنسبەت میلەتی کوردی ئێمەوە گرنگیدان بە زمانی کوردی گرنگیدانە بە پاراستنی وشوناسی نەتەوەی ئێمە هەنگاوەکانی ئێمە لە پێناوی ئێمە یا زیاتر هۆکارێکە بۆ پاراستنەوەی نەتەوەیی تاوەکو زمانەکەنا پرسی ستانداردی زمانی کوردی کەمانەما یەکێکە لە بابەتانی کە لە کۆڕی لەگەڵ دروستبوونی کۆڕی زانیاری کوردیەوە داوە کە ئێستاکە قسەی لەسەر پێ و ئێستاکە لە کوردستانی خۆمانە هێشتا کە زیاد لە دوو زاراوە کە زاراوەی سۆرانی تقریبان کە بە زمانی ستاندارد خەریکە خۆی نمایندەکەوە و زمانی حکومەتی هەرێمی کوردستان بەڵام هاوکات لە ناوەندە زانستیەکانە لە قوتابخانەکانە لە دەبەری بادیان زاری بادینی قسەی پێ پێ و قوتابخانەکان دەیەخوێن لەم بارەیەوە چی بکرێت بۆ ستانداردکردنی زمانی کوردی حەزەکەم سەرەتا ڕاستەکانی لای خۆشویستی داخراحمەد زاراوەتیان مصالحە زاد یارمەتیدا ئەوە بەداخەوە فعالیتەکانیش زۆر جار ئەو شێوە دەکەن بۆ قسەکردن لەسەر زمانی ستاندارد حەزەکەم بۆ پێناسی کۆمەڵاسی بچمەوە ئەڵێنەوە کۆمەڵەکە سێکرێن بەرژەوەندیەکی هاوبەش و ئەوەیەکی هاوبەش زمانی هاوبەش بۆیان نکاتەوە زۆر بەڕوو پاشکاری بڵێن ئەمە خاکمان پەرد بووە پارچەیەکی لە تووشیاوەیەکی لەگەران و خاکمان پەرد بووە بەرژەوەندیشمان توانین بڵێن پەرد بووە کوردێک لە سویندەژی بەرژەوەندیەکانی جیاوازن لە کوردێک لە سلێمانیش کەلتور کەوتووەتە ژێر هەژمۆی گلۆبالیزیشن و ئەولەمە و ژیانگیریەوە هەموو خوێندکارە بە ڕێزانی دانیشتن ژووربەرجیان فەرقێکی ئەوتۆی نییە لە خوێندکارێک لە فەڕەنسا دانیشتوێت وەئێستا ئێمە پیتزا خۆیش فەرقێکی نییە لەگەڵ فعالیەتە پیتزا لەبەرەوە گلۆبالیزیشن هەموو پایەکانی کەلتوری تێشکاندووە ئەوەی کە ماوەتەوە و ئێمەی پێ بناسرینەوە زمانەکەمان یعنی زمان یەکێکە لەو ڕێکەسە سەرەکیانەی کە سەر میلەتانی پێ ناسرێتەوە لێمە سەر ئەوەی کە چەند گرنگە گرنگی بە زمان بدرێت دەو بووی کە پێناسی کەلتوری یان پێناسی نەتەوەیی پێ بناسرێتەوە حەزەکەم کۆمەڵێتان بۆ بێنمەوە ئەسەر لە تورکیا پزیشکی بە تورکی خوێنێت و لە تاران پزیشکی بە فارسی خوێنێت و هەموو سپۆرتەکانی کە نەمی وەڕێ قسم لەگەڵ ئامۆسایەکی بەڕێزی بەشی کۆمپیوتەر ئاگرۆتی کۆمپیوتەر لە هەندێک زانکۆی تورکیا کە زانستەکەی وەرفالیی ئەمریکەکانە ئەڵێ بە تورکیا خوێنێت یعنی خەڵک حتا محەممەد خاتەمی کەچێ بۆ ئەڵمانیا هەشت ساڵ لە ئەڵمانیا بووە و ئەڵمانیکی باش زانێت بە تورکی بە فارسی زانێت خەڵک بۆ شێوەی مامەڵە لەگەڵ زمانی خۆیان بینە سەر زمانی ستاندارد بەڕۆی کاتەکە کەم هەڵوەی استقلال بکەم زمانی ستاندارد زمانەیە کە لە دابوو دەستگاکانی حکوومەت دەستگای پەروەردە دادگاکان سەر خوێندنی باڵایان بەکاردێنێت
بە هیچ شێوەیە زمانی ستانداردی بە زمانی قسەکردنەوە دەچێت هیچ لێزەر نییە بتوانێت وا لە خەڵکە هەموو بێ زمان قسە بکات کەمە لە کۆنتڕۆڵ زمانی لۆکاڵی کە هەموو شوێنەکە ئاگایە یعنی تەنانەت لە عەرەبەکان بەسڕەییە بە زەحمەتە خەڵکی مووسڵەکە وجەزائیریە زۆر بە زەحمەتە خەڵکی میسڕەکە بەڵام ئەوان کێشەکان لەوەیە چارەسەر بکە بە زمانی ستانداردی دائما أول زمان ستاندرد شلون دروست دەبێت ئایا کورد دەکوێت زمانی ستاندارد هەندێک هەلوبەش هەندێک کایەوە بۆ دروستبوونی زمانی ستاندارد یەکێک لەوانە تێکستێکی ئاینی پیرۆزە بۆ نمونە کە ئەوە بێخوا بداتێت عەرەبەکان خۆیگەڕە قورئانی پێیاون شتێک لە کردبوونی بە خاوەنی دەوڵەت خاوەنی ڕۆشنبیری و خاوەنی دەسەڵات کردبوونی بە خاوەنی زمانی یەکگرتووش یعنی بەداخەوە بەڵام کورد ئەم تێکستە پیرۆزەی نییە ئێمە زمانێکی یەکگرتوومان یان زمانێکی ستانداردمان یەکێک لەو خاڵانی کە میلەتان دەستیان بۆ بردووە بریتیە لە بڕیاری سیاسی بە بڕیارێکی سیاسی یەکێک لەو جارانە دەهێنیت ئەیکەی بە زمانی ستاندارد مەسەڵەن بۆ نمونە ئەگەر نمونەی بەتان بۆ بێنەوە وڵاتی وەکو ئیسرائیل کە 1970 هەبێ بە دەوڵەت ئێوە خۆتان یانی باوسانی هەڵەشارە زەریان هەیە جوولەکە کە کۆبوونەوە بۆ دەوڵەت ئیسرائیل دروستکردن هەیە وڵاتێک هاتووە یعنی بۆ نمونە لە ئەمریکا لە رووسیا لە وڵاتانی ئەوروپا جاوەکو ئەوانەوەەکانیان بە زمانی بێگانە بە زمانی قسەیان هاتە ناو زمانی دام ئیسرائیلەوە دوو زمانی ئاینیانەوە یەکیشیان بۆ لەگەڵ ئینجیل بڕیارێکی سیاسیان کەیتر لە مەولارە دامەزراکانی حکوومەتە لە پەروەردەیان لە خوێندنی باڵایە لە ڕاگەاندنە زمانی یەکی زمانی ستانداردیان کورد تاکە ڕێگە کە بەدەستەوەیەتی ئەم بڕیارە سیاسیەیە کردووە ئەویش کرمانجی خوارووە کە بیکا بە زمانی ستاندارد ئەوەی هەندێک هەلومەرجەوە زۆری ژمارەی کراوەکان بۆ نەخبڕینی ئەم زمانە و کردنەوەی زانکۆی سلێمانی و بەشی کوردیتایە و کردنەوەی زانکۆی بەغاو و بەشی کوردیتایە و بەیانیان زێ ئازار بەم زمانە نووسراوەتەوە بەکوردەکەی یعنی پێشکەوتنێکی گەورە بەم شێوەزارەوە بژاوە من هەموو جارێکەوە ئەڵێن بە خوێندکارەکان ئەڵێن ئێمە ئەمانتوانی چی بکەین و نەمان کرد ئەمانتوانی چی نەکەین و کردمان ئەمانتوانی ئێستا زمانی ستانداردمان هەبێت بەس یەک تۆز ئەو خەڵکانی کە بە شێوەزاری تر قسەکەن بەزاری تر قسەکەن سازشیان لەسەر ئەم مافی خۆیان کردایە بەڵام لەویش ئەگرێت بە باسنی یەکەم و دووهەمی سەرەتاییە هەولانیەت بە هەولامان بە هەولانی بخوێنێت یان باڵی دەرسێکی هەولانی هەبێت کرمانجی ژوورگوویەکیش لە باتیان دەرسێکی هەبێت بۆی ئاوەزمەندیە ناوچەیەکەی خۆشی بۆی دروست بێت کە لە ڕێی زمانەکەەوە خاڵێکی تر لەو خاڵانەی کە هەیە کە زمانی ستانداردی پێدرووسەبێت بەرهەمی ئەدەبی طبعا هەردوو کێک لەو خاڵانەی کە کرمانجی ژوورۆی پێبووە بە کرمانج یان باڵی شێوەزاری سلێمانی پێبووە بە کرمانجی بە ناسنامەی کرمانجی خواروو هاتنی ناوی و ساردوو و کوردی بە تایبەتی ناوی طبعا بەرهەمە ئەدەبیەکە بەڕێزان چەند گرنگە ناوەڕۆکی بەرهەمە ئەدەبیەکە یعنی نووسی بە نووسینەکە چەند گرنگە ناوەڕۆکەی لەوە گرنگترە شعرەکانی ناوی شعری خۆشەویستی دڵداری بوون مامۆستایانی ئەدەب هەموو بچیت لەسەرەوە کەنەوە هەموو بەستە شعریەکان ڕۆژێک لێت بەرەو خەڵبوونەوە بچن ئەو بەبەستە شعریەی کە بە زیندوی ئەمێنێتەوە بەبەستی خۆشەویستیە ئەو شعرەکانی ناوی لای بکرێت خەڵک جێگەی خۆیان بکرێتەوە بۆ ئەم نمونەی بەرهەمی ئەدەبیە نمونەیەکی ترمان لە بەردەستایە جیهانیە نمونەی دانتی لە ئیتالیا لە سەدەکانی ناوەڕاستدا کۆمیدیای یازدانیان کۆمیدیای لاهینوس بەرهەمێکی شعریە لەو کۆمیدیای یازدانیە دانتی بە شعر هەژارەکانی گەیان پێ بە گەیانکی بە کۆشکەکان و پاشەکان و کەشەکانی بە سزای گەردێن و هەر بە شعر زەوی کڕاندەوە بۆ جوولەکان دەرەبەکەکانی سزایە ئەم ناوەڕۆکە بەرهەمە ئەدەبیە لە لای خەڵک جێگەی پەسەند بوو خەڵکێک هەیە ئەگەر دەرەکەتی دەسەڵاتێکی سوستەن کاردێت بە شعریش دەرەکەتی لێ هەر باشە بە ڕۆمانیشا دەرەکەتی لێ هەر باشە بۆی ئەم ناوەڕۆکە لە ئیتالیا بڵاو بوویەوە کۆمیدیای یازدانی ئەم ناوەڕۆکەی کە کەسبەرکارەکانی سزایە و پاداشتی پڕەهەژار و چەهەژارەکانی لە ئەنجامی ئەمەیە زمانی شێوەزاری ژینی دیاریکاری ئیتالیایە بۆ بە زمانی ستانداردی ئیتالیا یەکێک لەو خاڵانە ئابووریە ئەگەر شوێنێک
خەوەنی ئابوووریەکی باش بوو ئەمە ڕستاوە بۆ ڕوونکردنەوەی زیاتر حەز دەکەم قسەی پیرمەندێکی گەورەی ئەمریکای لاتینتان بەبیر بێنەوە ئەویش گابریێل گارسیا مارکیزە. گابریێل گارسیا مارکیز ئەڵێ ئەگەر پارەت پێ بوو ئەگەر خریار بووی ئەبێ هەمووان زمانی تۆ بزانن، بەڵام ئەگەر فرۆشیار بووی ئەبێ تۆ زمانی هەمووان بزانن. یعنی گرنگە کێ پارەی کێ خاوەنی ئابووری کە خاوەن ئابووری بووی ئەو خەڵکە ناچارە زمانی تۆ فێر بن. یعنی هەر وەرگرهێنانەوە شتانە خەمەوە سەردەمانێکە بۆ ئەمارەتی ئەردەڵان بەستنە حکمی کردووە مەلای جەباری لە گەرمیان بەگەت بە هەورامی شێکردووە. یعنی لەوە چێ پەیوەندی زۆرتر بە خۆشەویستیەوە بێ بەڵام پەیوەندی بە هەیمەنە و دەسەڵاتیشەوە هەیە. شارێک ئەگەر جێگەی ساختکردنەوەی کاڵاکان بێت ئەوە ئەو خەڵکە ناچارە بچێت زمانی خەڵکی ئەو شارە فێر بێت بۆی کاڵاکانی ساخت بکاتەوە. بە سەدەی پێشوە سلێمانی لە بازیانەوە ماسکی بۆ هاتووە، لە شەوتانەوە برنجی بۆ هاتووە، لە هەورامانەوە گوێزی بۆ هاتووە. ئەم خەڵکە ناچار بوون شێوەزاری سلێمانی فێربوون بۆی بەرهەمەکانی هەساڵ بکەنەوە. بە کورتەکەی ئێستا بارودۆخی زمانی کورتی ئەمە خاوەنی زمانی ستانداردنی بەداخەوە کرمانجیش بوو لە باتینان لە دهۆک کاری خۆی ئەکات و کرمانجی فاروش ئەکرا ئەم هەلوباچە لەمە باشتر بێت و پێویستی بە بڕیارێکی سیاسی بوو بدرێت ئەو خەڵکە کێشەکە دۆزەکە وەکو دۆزێکی نەتەوەی سەرکەن نەبووکو دۆزێکی لۆکاڵی و سوپاس بۆ گوێگرتنتان. پێویستی بە بڕیاری سیاسی دەکات سپاس. ئەڵبەت هەموو قسەکان دەڕێتەوە بۆەوەی کە ئاڵێنگاریەکانی زمانی کوردی چین ئەوڵەت زۆر بۆ ئاماژە بۆ کرێت کە پێویستی بە بڕیاری سیاسیە، پێویستی بەوەیە کە بەرهەمەکان بە شێوازی زانستیەکان بنووسرێتەوە تاوەکو هەموو ئەو وەرانی کە پێی بنووسرێتەوە تاوەکو لە مێشتی کوردێکە ئاسانی بخانەکەی پێ بگرێ و گزارش بکرێت. زۆر سوپاس مامۆستای بەڕێز میوانانی خۆی کارانی خۆشەویست میوەڕۆکان باش. ئەوەت قسەکانی میشتاوەکەری قسەکانی مامۆستا بەڕێزی توشوترا ئێمە ئەمانەوێ بە کورتی قسە لەسەر گرنگترین ئەو ئاڵنگاریانە بکەین یاخود گرنگترین ئەو کۆسک و لەمپەروتەگەرانە بکەین کە ئێستا هاتوونەتە بەردەم زمانی کوردی و هەندێکیان لە ڕاستیە لە دەسەڵاتی کورد خۆیانە، هەندێکیان دروستکراون لە دەسەڵاتی کوردان، هەندێکیان لەوەیە چارەسەرەکەی ئاسان نەبێت چارەسەری ماوەیەکی زیاتری پێ بچێ. کۆمەڵێک لە چارەسەرەکان پێویستی بە سیاسەتی زمانەوانی حەکیمانە هەیە و پێویستی بە داڕشتنی پلانی وردی زمانی هەیە. بۆیە بە حکمی کەمی کاتەکە هەوڵەدەم بیرۆکەکانم چۆن بکەمەوە لە چەند خاڵێکە. گرنگترین ئاڵنگاریەکان ئەوەی ئەمانەوێت ئێمە لێرە ئاماژەی پێ بکەین. من بۆ دوو بەش پۆلێمن کردووە. بەشێک لە ئاڵنگاریەکان پەیوەندیان بە ئێمەوە نییە و دەرەکیە. ئەو بەشیان پەیوەندی بە هەژمون و هەیمەنە و دەسەڵاتی بۆ نمونە زمانێکی وەکو ئینگلیزی، دەسەڵاتی ئابووری، دەسەڵاتی تەکنۆلۆژیای زانیاری، دەسەڵاتی ئەوەی کە پێوترێ جیهانگیری و گلۆبالیزیشن، هەموو ئەمانە بە زۆرێک لە جۆرەکان بوونەتە لەمپەر و کۆسەر یاخود ئاڵنگاریان بۆ بەردەم زمانی کوردی دروست کردووە. ئێمەمان لێرەمانەیە زمانی ئینگلیزی یەکێکە لەو زمانانی کە هەژمونێکی باڵای نەک تەنها بەسەر زمانی کوردیا هەیە، بەڵکو زۆربەی زۆری وڵاتە پێشکەوتوەکان و زمانە زیندوەکانی جیهان ئەو وڵاتانەی کە خاوەنی نفوز و باڵادەستیەکی بەرزی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی بە زۆرێک لە جۆرەکان سڵەکەنەوە لە زمانی ئینگلیزی و لە هەژمونی زمانی ئینگلیزی بۆ نمونە ئەڵمانەکان، بۆ نمونە فەڕەنسیەکان، بۆ نمونە هەر وڵاتانی دەوروبەرمان ئێران، تورکیا و زمانی عەرەبی هەموو توێژەرانەی هەموو شارەزانی کە باسی هەژمونی زمانی ئینگلیزیەکەن و خەمی زمانی دایکی خۆیانە، خەمی زمانی نەتەوەی خۆیانە بە گرنگیەوە باسی ئەم بابەتانکەن و ڕێگە چارەی بۆدا ئەلێن و هەوڵەدەن لە ڕێگەی توێژینەوەکانیانەوە لە ڕێگەی ڕێگە چارەکان و پێشکەشکردنی چارەسەرەکانەوە بە زۆرێک لە جۆرەکان خۆیان قوتار بکەن یاخود هەژمونەکان کەم بکەنەوە.
ئەمە نامێ زۆر لەسەری بۆستم دێمە سەر بەشی دووەم کە ئاڵگارەکان بریتێ لە ناوەشی واتە لە ژێر دەسەڵاتی خۆمانە و بە تایبەتی ئێمە لە دوای ڕاپەڕینەوە کە دەسەڵاتێکی خۆسەری و خۆبەڕێوەبەرەتیان هەیە و ئێمە ئەوەی کە کورد ئاوازی بۆ ئەخواز ئەوەی کە کورد شۆڕشی لە پێناویدا کردووە و شەریکی لە پێناویدا داوە قوربانی لە پێناویدا داوە تەنها لە پێناوی بەدەستهێنانی بۆ نمونە ئیدارەیەکی سەربەخۆی سێ چوار پارێزگای هەرێمی کوردستانە نەبووە بەڵکو کورد لە ئەنجامی ئەم شۆڕش و قوربانیانی ڕابردووە ویستێتی کەلتوری سەرفراز بێ ڕۆشنبیریەکەی زمانەکەی کۆی تایبەتمەندەکانی کە بینای نەتەوەیی ئێمە دروستەکە و بینایەکی یا ساختمانێکی ساختەممان بۆ بچێ ئەکات بەڵام ئەوەی ئەبینیم من بە تایبەت قسە لەسەر زمانەکەم بەداخەوە پێچەوانەکەی ڕوویداوە کە ئەمە بەشێکی زۆری ئەگەێت ئەستۆی دەسەڵاتی ڕامیایی لەم هەرێمەی کوردستانە بۆیە نەمەیە خاڵ بە خاڵ ئەوەی کە کاتە بێ قسەی لەسەر بکەم یەکێک لەو خاڵانە دوو مامۆسای بەڕێز ئاماژیان پێکرد نەبوونی زمانی ستانداردە و من ڕێنووسی ستانداردیشی بۆ زیادەکەم لەبەرەوەی ئێمە لە کاتێک لە ساڵی سیویەک قانونی لغاتی محلی لە عێراقا دەرەچێت ئەمیزەکی بەک لەسەر قانونی لغاتی محلی دوو لایحە دوو پێشنیاز دەداتە ئەنجومەنی وەزیرانی ئەو کاتی عێراق و ئەیداتە مەندووبی سامی نوێنەری بەریتانیەکان لە عێراق کە ئەوان لە پێگەی زمانی کوردیان کەمەوە کردو بە لغەیەکی محلی ناویان بردووە و لەگەڵ ئەوەشە بە زۆرێک لە زۆرەکان لە مادەی هەشتی ئەو قانونەیە ڕێگە ئەدا بە ناوچەی بادینان کە بەزاری خۆیان بخوێنن کە ئەمە ئەڵێت ئەمە دژی یەکێتی نەتەوەی کوردەوە دژی یەکێتی دیالێکتەکانی کوردە ئەرەیەوە ئەوان ڕەتی ئەم جۆرە بڕیارانە ئەدەنەوە بۆ نمونە دواتر ئەگەر بینە دوای 58 بەعسیەکان بە ئاشکرا نیشانە سەرەوە کرد کە کورد هەر کەسە بەزاری خۆی بە شێوازی خۆی ئەوەی کە پێوتێ زمانی ناوچەی خۆی بخوێنێت کە ئەمە یەکێک لەو سیاسەتانی بەعز بۆ دەرکردن ڕۆژنامەی بزاف و ئاسۆ بوو کە ئەمە یەکێک بوو لەو سیاسەتانی کە بە ئاشکرا نیشانە سەرەوە کرد بەڵام بەداخەوە لە دوای ڕاپەڕینەوە ئێمە بۆ ئەوەی ئەم ئاسەوارەی سیاسەتی ڕژێمی دەسەڵاتی باڵادەستەکەم بکەینەوە قاڵی بکەینەوە وردەوەردە بەبین بەرنامەیەکی تۆکمە نەیگەڵی بەڵام بەداخەوە ئێمە بە دیاریکاری لە ساڵی 98 ئیدارەی هەولێر بڕیاریدا کە زاری دیالێتی کرمانجی ژوورو شێوەزاری باتینی کە شێوەیەکە لە دیالێتی کرمانجی ژوورو بێتە زمانی پێخوێندن بەڵام بۆ مەرجێکا قۆناغی چواری سەرەتایی بێت بەڵام دواتر لە 2005 وەزارەتی پەروەردە بڕیاریدا کە پێویستە خوێندن بە وزارە ژمارەتی خۆیانە و لە کوی دام و دەستگا فەرمیەکان ئێستا ئەبینین ئەمە بۆ ڕێنووسیش بە هەمان شێوەیە ئەمە خاڵی یەکەم خاڵێکی زۆر گرنگە خاڵێکی تر من ئەمەیە قسەی لەسەرکەم ئەوەی کاتەکە ئیستقلالکەم بۆ خۆم بابەتی خوێندنە بە زمانی دووەم و سێم کە ئەمە بەداخەوە ئێمە بە حکمی ئەوەی وەکو کۆی کارەکانی تر سیاسەتێکی وردی بۆ نمونە نەتەوەیی نیشتیمانی ئابووری ئیداریمان نییە سیاسەتی ئێمە سیاسەتی ماشینەوە سیاسەتی ئێمە سیاسەتی بەدەستهێنانی سەروەد و سامان و سیاسەتی بەدەستهێنانی دەنگ و کورسی و کۆمەڵێکی ترە ئەوانی کە گرنگن بۆ پایەی نەتەوەی ئێمە پایەکانی نەتەوەی ئێمە چەسپا و محکەم بکارێکێک لەوانە بۆ منە کەلتورەکەمانە ڕۆشنبیریەکەمان وە زمانەکەمان ئێمە هیچ سیاسەتێکیمان بۆی نییە بۆیە لە ڕاستیە بابەتی خوێندن بە زمانە تایبەتەکان ئەوانەی کە لە خوێندنگە ئەهلیەکان یا قوتابخانە ئەهلیەکان خوێندن هەر لە قۆناغی نەک بنەڕەتیەوە بەڵکو لە قۆناغی باخچەی ساواییشەوە بە زمانی ئینگلیزی و تورکی و کۆمەڵی زمانی ترە خوێندن من بەردەوام ئەمە مقتووە وتومە خەڵکانی تر لەو سەری دنیاوە دێن کەلتور و ڕۆشنبیری و زمانی خۆیان بە ئێمە ئەفرۆشتنەوە بە پارە بەڵام ئێمە ناتوانین لە وڵاتەکەی خۆمانە کەلتور و ڕۆشنبیری و زمانی خۆمان بە مناڵەکانی خۆمان بفرۆشینەوە یعنی ئێوە بەراوردێک ئەم بەراوردە بۆ ئێوە بەجێ ئێوە بۆ منە مناڵێکی کورد لە سلێمانی یان لە هەولێر یان لە دوهۆک ببورن بۆچی
ئاساییە لە خوێندنگەیەکی تایبەت هەر لە باخچی ساوایانەوە بە زمانی ئینگلیزی یا تورکی یا عەرەبی یا زمانی فارسی هەر زمانێکی تر بخوێنێ بۆی ئاساییە بەڵام ئەگەر هیچێک لە زارەکانی خۆی ببێ بە زمانی ستاندار ڕەتی بکاتەوە و نەهێڵە بی ئاسایی نەبێت ئەمە بەڕاستی جێگەی پرسیارە یعنی جێگەی ئەوەی بۆچی ئێمە تاکێکمان دروست نەکردو تاکێکی نیشتیمانی تاکێکی نەتەوەیی کە ئەمە جێگەی پرسیارەوە دەسەڵاتی کوردی بۆچی ئیشی لەسەر ئەوە نەکردووە ڕێگە یعنی ئەوەی کە لە ڕووی دەروونناسیەوە لە ڕووی زانستی زمانی کۆمەڵایەتیەوە جەفتی لێکراوەتەوە ئەوەیە کە وەتا شت ئەگەر ببورن ئەم ڕستەیە ئەوە کە ببورن بۆی پەیامەکە و خۆی بدات هەرچەندە لە ڕاستی ئەمە تەنها بسمیلاکەی بوو بۆ هەر سێ بەڕێزەکە ئەژینە سەمینارەکان ئەگەر بتێ حەقی خۆی پێدەی و بەڕوونی هەموو لایەنەکان و هەموو ئاڵەگایەکان باسی لەوەیە نەتوانین ببورن ئەم ڕستەی تەواو بکەم ئەوەی کە لە ڕووی دەروونناسی و لە ڕووی کۆمەڵناسی جەفتی لێکراتەوە مناڵ تا تەمەنی 10 ساڵی تا 11 ساڵی لەو قۆناغەیە کە زمانی فراژوو دەبێت کە زمانی دەپژێت کە زمانی دەخەمڵێت بۆیە زۆر جەختکراوەوە ئەبێت تا ئەو قۆناغە بە زمانی دایک کە تا قۆناغی سێی بنەڕەتی بخوێنرێت نەگوەگەوەی ئێستا کە هەیە هیچ جۆرە سیاسەتێک پێڕاو ناکرێت فقط سیاسەتی بەدەستهێنانی پارە و سیاسەتی ریفانکۆکردن کە بەداخەوە ئەمە سیاسەتێکی هەڵەیە و ئەبێ ئێمە خەمخۆران دڵسۆزان مامۆستایان تاجی کوردی ڕۆشنبیران گوێ لەم سیاسەتەمانەگرن و بەکەش ئەم سیاسەتەیە بچنەوانێت و لەوەی ئەمە بە پلەی یەکەم ڕاستە دەسەڵات دەی بەرپرسە بەڵام تا ئەگەر هۆشیار بێت بێگومان ئەم جۆرە جۆرێک لە سەری وەداهانێ جۆرێک لە کورس و لە پەی وەداهانێ بۆەوەی ئەم سیاسەتە بەردەوام دەبێت ببوورێت من ڕاستی نەمدوانێت زۆر سپاس بۆ بەڕێزان ئەڵبەت ئەم بابەتە گفتوگۆی زۆری هەڵەگرت خاڵەکان ئەگەر چۆڵ بکەینەوە کە دکتۆر عەبدولجەبار ڕاستەوە کە بۆ ئەم قۆناغە پێشمان بۆ یەک کە زمان زانستەکان بە زمانی کوردی دروستێنەوە وهەروەها بێسوود باس لەوە کات کە پێویستی بە پرۆژەیەکی سیاسیە بۆ ئەوەی کە شێوە زارێک لەوانە کە بێت بە زمانی ستاندارد ئێستا لە کوردستانە کە زمانی سۆرانی کە بە زاری سلێمانی کە ناوبانگە وەکو زمانی ستاندارد مامەڵی لەگەڵا پێی وادانی هەموو کوردستانە وەکو باسەوە کاڵێ سازش بکرێنایە ئەوانی کرۆ بەڵام قسەکە لەسەر ئەوەیە ئایا ئەوانەی کە زۆرترین کەس قسە بەو زارەکەن بێتە زمانی ستاندارد یان ئەو زارەیە کە زۆرترینی پێ نووسراوەتەوە ئەمە بابەتێکە کە مشموڵی لەسەر بابەتەکە ڕاستیەکەی زۆر گرنگ بوو کە گفتوگوی کردکایە بەڵام ئەوە گوتم ئەمڕۆ ستودنت سێنتەرە ڕەنکار سێنتەریەکە داوام کردووە کە کاتەکە کۆتایی هاتووە و بۆیە بەڵگەی دۆمیانە کە کۆنسەرتی گۆرانی ڕەسەنی کوردی گروپی مەحمی دەستپێکا زۆر سپاس بۆ پرۆفێسۆر دکتۆر عەبدولجەبار و پرۆفێسۆر بێسوود حەسەن هەروەها دکتۆر موستەفا زۆر سپاسانەکەی بەڕێزان بەردەوام بێت دیارە بڕێکەوە من مایکەکەیان بۆ جێڵم با لە زاری خۆیانەوە بزانین پەیوەندەکانمان چی پێڵێن سەبارەت بە بڕگەیەوە زۆر سپاس. زۆر سپاس بۆ بەڕێوەبەری پانێڵ دکتۆر ئەحمەد و هەروەها سپاس بۆ هەر سێ پرۆفیسۆرەکە بۆ ئەوتاردانەکانیان بەڕێزان ئێستا دەچینە لای کۆفی برێک و دواتر بەردەوامی بە ئیڤێنتەکەمان دەدەین بە بەردەوام بە ئامادەبوونی گروپی موزیکی بەنووی بفەرموو.
فرمنا بنابي میوانە بەڕێزەکان دووبارە بەخێر بێنەوانێ. ئێستاش دەچینە لای گروپی میوزیکی مەحوی و گۆرانیبێژ بۆ کان هەورامی
ئێستاش میوزیک زیانەکانتان پێدەناسێنین. مامۆستا توانە خورشید بە ژەنینی ئامێری کەمانچە، هەروەها مامۆستا ڕەوەند کەمال بە ژەنینی ئامێری عود، مامۆستا ڕێبین سالار بە ژەنینی ئامێری سەنتور،